30,530,157 رأی که به ترتیب جناب آقای مسعود پزشکیان 16,300,000. بەڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران مەسعود پزیشکیان بە دەنگی لە 153 دەنگدەران و بە دەنگی نزیک لە 7 ملیۆن کەس بووە نوێمین سەرۆک کۆماری ئەو وڵاتە. گەرچی ناوبراو لە یەکەمین لێدوانیدا ڕایگەیاند دەستی درێژ دەکات بۆ هەمووان وەکو یەک گەل بۆ پێشخستنی وڵات، بەڵام چاودێران لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا چەندین گرفتی لە بەردەمدا دەبینن. لە گفتوگۆی نێوان پزیشکیان و جەلیلیدا دۆسەی ئابووری و پەیوەندی نێودەوڵەتی و دۆسەی ئەتۆمی و بابەتی ئازادیەکان بە تایبەتی ئەنتەرنێت بە چڕی تیشکیان خرایە سەر. هەردوو لایەن بەڵێنی زیندووکردنەوەی ئابووریاندا کە بە چارەسەری گەندەڵی لە دامەزراوەکانی دەوڵەتدا دەبێت. ئەوە سەرەڕای بابەتی لادانی سزاکان. چاودێران لەمپەڕەکانی بەردەمی مەسعود پزیشکیان لە چەند خاڵێکدا کورد دەکەنەوە. گرنگترینیان بریتین لە گەندەڵی لە بەڕێوەبردننی دەوڵەت و شێوازی بەڕێوەبردننی ئابووریدا. ئەمە بە بەرنامەی جددی چارەسەر دەکرێت. بەڵام هەژمونی سوپای پاسداران بەسەر بەشێکی گەورەی ئابووری وڵات و کۆمپانیاوە بەرهێنەکانیدا و بەڕێوەبردننیان بە دوور لە چاودێری دەوڵەت بە گرفتی گەورە دەبینن کە دەوڵەت توانای چاودێریکردنیانی نییە. هەر ئەو هۆکارەش بنەمای زۆرێک لە گەمارۆکانی سەر وڵاتن و سوپای پاسدارانیش لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە خراونەتە لیستی تیرۆرەوە و گەمارۆیان خراوەتە سەر. بۆیە ئەستەمە سیاسەتی کرانەوەی پزیشکیان هەروەکو سەردەمەکانی ڕەفسەنجانی و خاتەمی و ڕۆحانی بتوانێت گرێکوێرەکان بکاتەوە. دۆسیەی ئەتۆمی بەهۆی بڕیاری تاکلایانەی دۆناڵد ترامپەوە کە لە ڕێکەوتنامەکە دەرچوو جگەلەوەش توندترین سزاکانی بەسەر ئەو وڵاتەدا سەپاند. بە 4 ساڵ حکمی جۆ بایدن نەگەڕایەوە کە بەڵێنی دابوو دژی ئەو هەڵەیی ترامپ بوەستێتەوە. چونکە ناتانیاهۆ لە دژی گەڕانەوەی ئەمریکا بوو بۆ ئەو ڕێکەوتنە. بۆیە لەم هەلومەرجەی کەمپینی هەڵبژاردننی ئەمریکادا ئەستەمە هیچ کرانەوەیەک لەو دۆسیەدا سوودێک ببەخشێت. بە تایبەتی سەرکەوتنەوەی ترامپ لە هەڵبژاردندا کە ئەگەرێکی بەهێزە بابەتەکە بەرەو داخرانی زیاتر دەبات نەکرانەوە. He does better in polls than any of the Democrats they're talking about. You've seen that, Glenn. هەژمونی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست و پەیوەندی ئەوەش بە ئاسایشی قەوارەی زایۆنستیەوە خاڵی سەرەکیە بۆ ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی تاران و واشنتۆن و پایتەختە خۆرئاواییەکان. چونکە خۆرئاواییەکان بەگشتی و ئەمریکا بە تایبەتی پشتیوانی ئەو قەوارەیە دەکەن و هەر وڵاتێکیش ئیسرائیل لێی ڕازی نەبێت ئەوانیش دژی دەوەستن. ئەمەش استراتیژە لە سیاسەتی دیپلۆماسیاندا و ئەستەمە بگۆڕدرێت. کۆماری ئیسلامیش ئەوە استراتیژە لەلای کە دژی فراوانخوازی ئەو قەوارەیە بوەستێتەوە. بە تایبەتیش ڕەنگڕشتنی سیاسەتی دەرەکی لەلای ڕێبەری باڵای وڵاتە و سەرۆک کۆمار تەنیا جێبەجێکاری ئەو سیاسەتەیە. بۆیە کۆسپەکانی بەردەمی پزیشکیان گەورەترن لە چاوەڕوانی.